ئێرە قوتابخانەی گوندی دووگرکانی سەرد بە هەولێرە دەڵێن هۆمەر دزەییش لەم قوتابخانەیە خوێندنی تەواو کردووە. لە بەیانیەکدا قوتابیانی ئەم قوتابخانەیە چاوەڕێی هونەرمەندێک دەکەن بۆ ئەوەی سەردانیان بکات. دەشنێمرات خانمە هونەرمەندی کورد لە چوارچێوەی پرۆژەیەکی خێرخوازیدا سەردانی ئەم قوتابخانەیە دەکات. وەک خۆی دەڵێت مەبەستێتی هاوکاریەکی بچووک بگەێنێتە قوتابخانەکە و منداڵانیش فێری پاراستنی ژینگە بکات. منداڵەکان بە تاسەوە دیارەکانیان وەردەگرت کە جانتایەک و چەند کتێبێکی ژینگە پاراستن و فێرکاری منداڵان بوو. زۆر بەوردی گوێیان لە ئامۆژگاریەکانی دەشنێر ڕادەگرت و بەڵێنیان پێدەدا کتێبەکان بخوێننەوە. بەڵێنم پێری لە ماڵەوە ئەمە بخوێنیتەوە هەر هەمووی کاروان لەم قوتابخانەیە لە پۆلی هەشتی بنەڕەتی دەخوێنێت. باوکو و برا و مام و خاڵەکانیشی پێشمەرگەن و لەبەرەکانی جەنگدا شەڕی داعش دەکەن. باوکم پێشمەرگەیە و خاڵ و مام و ئەوانە هەموو پێشمەرگەنە دەمەوێتن کوردستان پارێزین. مامۆستایانی ئەم قوتابخانەیە لەگەڵەوەی موچەکانیان دوا دەکەوێت بەڵام لە خوێندن بەردەوامن. قوتابیانیش دڵخۆشن بەو دیاریانەی وەریان گرتو و دەیانگوت دەشنێ بەڵێنی پێداون لە ڕۆژی جلوبەرجی کوردیدا سەردانیان بکاتەوە و لەگەڵ هونەرمەندانی دیکە گۆرانیان بۆ بڵێت. دڵخۆش بووم هەستێکی گەورەم هەبوو یعنی پێ دڵخۆش بووم ئەو هات بێتەوە لامان ڕۆژی دوچکی و کوردی و هەروەها گوتی هونەرمەندێن و هەر لە چوارچێوەی پرۆژە خێرخوازیەکەیدا دەشنێ چەند بەرمیلێک نەوتی بۆ قوتابخانەکە بردبوو چونکە بەپێی قسەی قوتابیەکان ساڵی ڕابردوو نەوتیان نەبووە و لە پۆلەکاندا سەرمایان بووە. هاوکات بۆ یەککردنەوەی تەواوی باڵەخانەی قوتابخانەکەی دەست پێ کرد. داواشی لە خەڵک کرد هاوکاری زیاتر بگەێننە قوتابخانەکە. ئەم مەکتەبە کە هاتوون بۆ ئێرە پێداویستێکی زۆریان پێویستە داوا ئەەکەم لە خەڵکە بێن هاوکاریان بن. چونکە ئەگەر سێرکەم بیناکە هەمووی شکاوە شوێنی حەمامەکەیان خراپ بووە ئەوەی ئێمە کردومانە شتێکی زۆر کەمە تەنها نەوت بەشیان بکە بۆ زستان بۆ یاخ ئەم هەفتەی هەمووی تەواو بێ و کتێبی خوێندنەوە لەگەڵ کەلوپەلی مەکتەب. گەیاندنی هاوکاری ئەم هونەرمەندەش بۆ ئەم قوتابخانەیە لە چوارچێوەی زنجیرەیەک پرۆژەی خێرخوازیە کە لە ماوەی داهاتوودا ئەنجامی دەدات و بەردەوام دەبێت. نوێترینیان هاوکاری کۆکردنەوەیە بۆ منداڵانی ئاوارەی ڕۆژاوای کوردستان. لەم قوتابخانەیە دایان چیرۆکی جیاواز و دایان خەونی منداڵانە گەورە دەبن. منداڵانی ئەم قوتابخانەیە قەلەم بە چەک و قوتابخانەش بە ماڵی دروستبوونی خەونەکانیان دەزانن. بە وەرگرتنی دیارە بچووکەکانی هونەرمەندێک بە جۆرێک دڵخۆش دەبن ناتوانن زەردەخەنەکانیان بشارنەوە. دەرباز یونس ڕوودا و گوندی دووگرکان.